ئەمە گەورەترین پەیکەری ئێران و کوردستانە. هێمای بەرخۆدانی گەلی کووردە لە بەرامبەر حکوومەتی دیکتاتۆری باس. بۆ یادی کیمیابارانی مەریوان لە شەڕی 8 ساڵەی نێوان عێراق و ئێران دروست کراوە. پیاوێک 2 منداڵی لە باوەش گرتووە و لە بەرزایی ئاویەرەوە سەیری شاری سنە دەکات. حەز دەکا بەر لە ئاوابوونی خۆر بە ناو کۆڵان و شەقامەکانی سنەدا پیاسێ بکات. قەتارچیان کۆنترین گەڕەکی شار بەسەر بکاتەوە. دەستێک بچێشە بەسەر بەرد و خشت و دەواازەی و خانوانەی دەیان ساڵە بوون بە میرات و شوێنەوار و کەلەپوری ئەم خاکە. لە بەردەم خانووی وەکیل بوەستێ. لەگەڵ سیرکردنی شکۆی شار منداڵەکانی باوەشی بە ئاوی کەوسەری ئەم حەوزە ببەخشێ کە سەدان ساڵە زەمزەمی ئەم خاکەیە و تینوێتی دەشکێنێ. دواتر خۆی بخزێنێتە ناو سوچێکی ئەم چای خانە بچکۆلەیە تا بۆ ساتێکیش بێ خەمی بڕەوێتەوە. بەدەم چای خواردنەوە سەیری وێنەکانی سەردیوارەکە بکات تا چیرۆک و مێژووی ئەم شاری بۆ بجێڕێتەوە. لە ساڵی 1636 لە سەردەمی سەفەویەکان خانی ئەردەڵان بە فەرمانی شا سەفی سلێمان لە 4 ناوچەی سلێمانی، سنە، مەریوان و پاڵنگان 4 قەڵای گەوری دروست کرد و ناوەندی حکوومەتی لە قەڵای حەسەن ئاوا و پاڵنگان بۆ سنە کە گوندێکی بچوو بوو گواستەوە و بەو جۆرە شاری سنەی لە بناری ئاویەر و کوچکە ڕەش بنیاتنە. ئێرە ماڵی ئاسەفە، یەکێکە لە کۆنترین خانووەکانی شاری سنە و کوردستان. مێژووی دروستکردنی بۆ سەردەمی سەفەوی و قاجارەکان دەگەڕێتەوە. یەکێکە لە شوێنەوارە ناسراوەکانی ناوشاری سنە کە بە خانەی کورد دەیناسن. ئەم خانووە بووە بە شوناسی کەلتوری سنە. لەلایەن ئاسەفی گەورە میرزا عەلی نەقیخان لە سەردەمی سەفەویەکان دروست کراوە تا سەردەمی قاجارەکان کاری لەسەر کراوە. ماڵی ئاسەف نزیکەی 4000 مەتری چوارگۆشەیە و جا لە دەواازەی هاتنە ناوەوە چەندین حەوشی لەخۆگرتووە و بیناسازی ڕەسەنی چەند سەدەی ڕابردووی کوردستانی پێوە دیارە. میرزا عەلی نەقی کوردستانی یان ئاسەفی وەزیری کوڕی میرزا ڕەزای وەزیری کوردستانی لە سەردەمی قاجارەکان یەکێک لە کەساتیە ناسراوەکانی کوردستان بوو کە لە سەرداوای هەڵۆخانی ئەردەڵان حاکمی کوردستان لە شاری ئەسفەهانەوە دێتە کوردستان. ئەم بینایە بەر لە هاتنی ئاسەف لە سەردەمی سەفەویەکان دروستکرا بوو. لەو سەردەمەدا ئەردەڵانەکان فەرمانڕەوایی شاری سنەیان دەکرد. خاوەنی یەکەمی ئەم خانووە ماڵباتی موعتەمد هاشمی ناسراو بە ئەمجەد ئەشرەف بوو. دواتر لە سەردەمی قاجارەکان بە ناوی باوکی ئاسەف تۆمار کرا و چەند بەشێکی دیکەی پێزیاد کرا و زۆری پێنەچوو ناوی ئاسەفی کەوتە سەر و
تا ئێستاش بەو ناوە دەیناسن. ئەم بینایە چەند ساڵێکە وەکو مۆزەخانە بەکاری دەێن و یەکێکە لە شوێنەوارە ناسراوەکانی شاری سنە. یەکێک لە شوێنەوارە ناسراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان گەرماوی خانە. ئەم گەرماوە کەوتووەتە ناوەڕاستی بازاڕی سنە. لە سەردەمی حکوومەتی زەندیە بڕیاری دروستکردنی بۆ دەرچوو، بەڵام لە سەردەمی دەسەڵاتداری ئەمانوڵڵا خانی ئەردەڵان حاکمی کوردستان دروستکراوە. لە ساڵی 1295 کۆچی لەلایەن فەرهاد میرزای مامی نەسرەدین شای قاجار نۆژەن کراوەتەوە. ئەم گەرماوە گەورەترین و پڕنەخشونیگارترین گەرماوی کوردستانە. خاوەن بیناسازیەکە کە لە سەردەمی قاجارەکان باو بووە. زیاترین نەخشەکانی سەردیواری ئەم گەرماوە بریتین لە نەخشی گوڵ، کەو، شێر و تاوز، چەندین بەشی وەک گەرماوی سارد و گەرم، خەڵوەتی، خەزێنە و حەوزی لەخۆگرتووە. ئاوی لە کێوی ئاویەرەوە بۆ دابین کراوە و لە بەرد، خشت و گەج دروستیان کردووە. بنمیچی گەرماوەکە بە شێوازی تاق و گومەزە تا بە درێژایی زەمن کەمترین زیانی بەربکەوێت. ئێرە حەمام خان کە بەدەسووری ئەمانوڵڵا خان لە ساڵ 1220 قەمەریە دروستکریاگا شامل بەخشکرد مختلفێکە کە عەرزکەم لە خەمەتان ساڵ 1295 قەمەری بەدەسووری ئەمین توجار کە والیە بەسڵا ئەمانوڵڵا خان موگن مەرەمەت کریاگەسەوە. ئەمانوڵڵا خان حمامە خان حمام قەسڵان قڕوە و سیک زەرینگەری بووگە کە بعدەن سیک بە دەیگەل تێدەبان واگزارێکا بە خانەوادەی ئاسەف. بعد خانەوادەی ئاسەف ئەگەی بە خانەوادەی پیرزەیری و بعدەن واگزار بە میراثفەرەنگی. حەمامە خان شامل بەخشکرد مختلفێکە کە بەسڵا دوو دانە ورودی بووگە کە ورودی ئەسلێکەمانە ها لە زل ئەجنوبیە حەمامە. لە ورودیەوە کە واردەوین تین ناو هەشتی تین ناو داڵان، لە داڵان و تین ناو حەمامە سەرد یا سەربێنە، دوایەوە تینە ناو میاندەری، دوایەوەتی ناو بێنا و کە هەر کاملەن بەخشکەرە خۆیان شامل بەخشکرد مختلفێکەوەن. قسمەتە حەمامە گەرمەکەمان شامل دوو دانە خەڵوەتی، یەک دانە خەزێنە و قسمەتێکیشمان نزافەتخانەست. لە حەمامە خانە لە ئاجۆر استفادەیان کردگە تاق و گومبەدا. عەرزکەمە خەمەتان کە لە نەخشونگارەکەی ئەگەر تەوەجۆکەن پێ نەخشونگارگەری ئەمە گیاهی و حیوانیمانەست. ئەم نەخشونگارگە لە هەر کامێکی بۆ خۆی داستانێکیانەست. و لە قسمەتی حەمام سەردەکەمان لە کاشیگەر حەفڕەنگ استفادە کریاگە کە لە ڕەنگەری حیوانی و گیاهی استفادە کریاگە بۆ نەقاشی و کاشیگەرە. لە سەردەرە ورودی خەزینەکەمانە نەخشونگارێکمانەست کە بەسڵا دوو دانە پەرەندەن کە سەر بنیام هابای ئەمانە بەسڵا نگاهبانگەری خەزێنن کە فرم و قیافەی بەسڵا سەرواز دەوڵەی قاجاریانەست. یەک دانە پەرەندەش لە وەسەتەوەینن کە سەری بەرەوبانگرگا ئەوە شاراکە بە بەسڵا خوا کە ها لە ئاسمانگەدا. سنە جیا لە شوێنەوارەکانی بە شاری هەزار پەیکەر ناسراوە و گەڕەک و گۆڕەپان و شەقامەکانی بە پەیکەری جۆرا و جۆر ڕازێنراونەتەوە. هونەر، مۆسیقا و دەستڕەنجینی بووە بە شوناسی ئەم شارە.
وەستا کارە دەستڕەنجینەکانی ئەم شارە خەریکن هونەری هەزاران ساڵی باو باپیرانیان زیندوو دەکەنەوە و ناوبانگی جیانیان پێبەخشراوە لە هونەر و دەستڕەنجینیدا. ئێستا ناو شوێنەوار و ماڵەکە لە پوریەکانی ئەم شارە بووە بە کارگەی هونەری بۆ پاراستنی میراتی هەزاران ساڵەی کوردستان. لێرە کەس ماندوو نابێت لە نەخشاندن و ئەفراندنی هونەر ئەگەر لەسەر پارچەدارێکیش بێ. کەسایەتی کارەسات و شوێنەوار زیاترین تابلۆیان لێ دروست دەکرێت. سەربازی سەردەمی مادەکان لە قەڵای زیویە، شێرداڵی زیویە و سوارچاکی کوردستانی کەونارە بەشێکن لەو نەخشانە. ئەمە نەخشی ملوانکەی زێڕینی قەڵای زیویەیە لەسەر ئەم پارچەدارە. ملوانکەیەکی گرانبەهای پڕنەخش و نیگار کە چەند هەزار ساڵ بەر لە ئێستا دروست کراوە. بەڵگەیە بۆ شارستانیەت و دەستڕەنجینی و هونەری کورد لە سەردەمی مادەکاندا. قەڵای زیویە یەکێکە لە شوێنەوارە کۆنەکانی سەر بە پارێزگای سنە کە مێژووی بۆ هەزاران ساڵ بەر لە زاینی مەسیح دەگەڕێتەوە. 173 کیلۆمەتر لە شاری سنە دوورە. ئەم قەڵایە کەوتووەتە سەر تەپۆڵکێکی بەرز و گەنجینەیەکە لە هونەر و دەستڕەنجینی سەردەمی ماناکان و مادەکان. لەسەر ئەم قەڵایە دەیان کەرەستە و کەلوپەلی گرانبەها دۆزراوەتەوە کە ئێستا لە مۆزەخانەکانی دنیادا پارێزراون. ملوانکەی زێڕین، سەرشێری زێڕین، جامی شەراوی زێڕین، سینی و شفرەی فیل کە بە نەخشونیگاری ئاژەڵ و ڕاوکردنی پاڵەوان ئەفسانەییەکان ڕازێنراوەتەوە. قەڵای زێویە لە هەڵکەوتووە لە 55 کیلۆمەتری جنوبی شەرقی شارستانی سەقەز لە منتەقەیەکی کوهستانی و سەعبولعوبورە کە لە فەسڵهای زمستان و پاییز و ئەوانە بە خاطر سەرما و بەفربارین و ئەوانە ئیمکان عبوری مسافر و ئەوانەی زۆر کەمە. تاریخچەکەی مربوطە بە 2900 ساڵ لەمەوبەر قەومی مانایە. ماناکان کە سەیتەرەیان لە کرماشان و منتەقەی غەربە ئێران و دەست پێکە هەتا قسمت هەیە لە بینولنەهرین چەندانە قەڵای مهمیان بۆ کە یەکێک لەو قەڵایە لێ قەڵای زێویە یا
ئیزیپیە کە لە ساڵنامەهای سارگۆنی دووەم پادشای ئاشورە ئێشارەی پێکردە کە ئێمە حملەمان کردە قەلعای زێوی و دوو قەلعای مهم ئەوان بەناو زیپیە ئیزیپیەوە ئارمایتمان لەبین برد. ئیزیپیەوە زیپیە هەرم زێویەیە کە ئیسە مەوجودە و ئارمایت لە دێهاتێکی لەو بەر زێویەوە 2 کیلومتری زێوی بەناو قەپڵانتو. لەم قەڵایە کە دوای ئەوە کە لە ئاشوریەکانە شکەستە خۆن و لە ژێرخاکان مەدفونەوێ هەتا ساڵ 1324 هیچ ئاسارێکی لێ نییە. 1324 تی بارەندگیەکی فەسڵی کە لافاوێک تێ سریە ئەشیای تەڵای و نوقڕی و ئەوانە ئەکەوێتە دەرەوە خەڵکە زێویە و خەڵکە دێهاتەکانی دەوروبەرتێن ئەم ئەشیا جەماوەری ئەکەن و ئەیەن بەدەست خان زێویەوە کە ئاغای کەیخۆسرەوی بۆ مالکی زێویە ئەو وەختە ئاسارەکە ئاغای کەیخۆسرەوی گەیاند بە دەستدانێکی یەهودی بە ناو ئاغای ئەیوبی ڕەبوونۆ کە لە یەهودیە لە مقیمە هەمەدان بووە کاری خەرید و فرۆشی ئەشیای عتیقە و ئەوانە بووە و ئاغای ڕەبوونۆ بە پرسەجوو تێتە زێویە و بە مدت 8 ساڵ مەجەوەزی حەفاری تجارەتی زێوی ئەگرێ و لەو مدەتا چەند تیکە لە ئاسار و ئەشیایە کە بەدەستهاتە یەکێ لەوانە ڕیتۆنێ سۆفاڵیە کە کەلەی قوچێکە یا مەڕەکەوی بە ئێستلاح کە لێرە مشخصە ئەمە ملاژەکەیەتی لێرە ئێمە هەمانە تیکێتری کە عاجفیلێکە سەحنەی شکارێکە ئەساتیری بە ئەسپ و ئاڕابۆ و شێر و ئەوانە بە تیر و کەمانەوانە ئیسفادەیان کردە سەحنەی شکارێکە لەسەر عاجفیلەکە و مهمترین شتێکە لە زێویە پێیا بووە سینەبەند یا گەردنبەندێکی تەڵایی تەوقە تەڵایی زێویێشی پێژنگاهن لەسەر تۆقە تەڵاییەکە حەکاکی‌هایەک کردیا بە هێریگولفهای گویا کە شامڵی لێرە ئێمە درەختێکمانەیە بەناو درەختی زیندگی و حیوان هەیە نەمات هەیە کە تێن بۆ تەرەف دارەکە و ئەم دارە ئەحاتاکەن و گاهەن لەسەر ڕوبەڕووی دارەکە بە نمادێکی ئینسانی نیمە حیوانی نیمە ئینسانی بە کەلەی ئینسانە و وەلێ قسمەت پای سومی هەیە و باڵدارە. ئەمانەیتر هێرۆگلیفهایەکە گویا کە هێشتا هیچ عینێک نەبووە لەمە بێژین تەرجمەکریاسە و زۆر ئاساری تر کە لە زێویە بەدەست هاتە. کەرەفتوو بە مانای پەرستگەی خۆر ناسراوترین شوێنەواری پارێزگای سنەیە کە هەندێک کەس پێیان وایە گۆڕی هەرقل پاڵەوانی ئەفسانەی یۆنان لە ناو ئەم ئەشکەوتەدایە. کەرەفتوو شوێنی ژیانی مرۆڤە سەرەتاییەکان بووە. کەلوپەل و کەرەستەی سەردەمی ئاشکانیەکان ماددەکان و ساسانیەکانی تێدا دۆزراوەتەوە. تەنیا ئەشکەوتی چوارنەوەمی جیهانە کە بە شوقەی سروشتی بۆ نیشتەجێبوونی مرۆڤ ناوبانگی دەرکردووە. ئەو کەسانی هەزاران ساڵ بەر لە ئێستا لە ناو ئەم ئەشکەوتەدا ژیاون چەندین ژووری گەورە، داڵان، ڕێڕە و زیندان، چێشتخانە، ژووری کۆبوونەوە، گۆڕستان، پەناگە، پەیژە، دەروازە و پەنجەرەیان دروست کردووە. ئەم ئەشکەوتە بە جۆرێک دروستکراوە کە لە زستاندا گەرمە و لە هاویندا فێنکە. ئێرە لە سەردەمی ماددەکان پەرستگا، شوێنە ژیان، قەڵای بەرگری و ناوەندی حکومڕانی بووە. سەرجەم ژوورەکانی ناو ئەشکەوتەکە لە ڕێگەی چەند داڵان و ڕێڕەوێکەوە پێکەوە گرێدراون و سەرجەمی شیان پەنجەرەیان هەیە. نهۆمی یەکەمی ئەشکەوتەکە لە ڕێڕەوێکی 12 مەتری کە 2 مەتر بەرزە و 4 مەتر پانە گرێدراوە بە نهۆمی دووەمەوە. ژوورێکی 120 مەتری چوارگۆشەی لەخۆگرتووە. نهۆمی سێم لە 4 ژوور پێکاتووە. داڵانی سروشتی ناو ئەشکەوتەکە 600 مەترە و لە مەترێکەوە بۆ 12 مەتر بەرزە. کەرەفتوو دوو قسمەتە، قسمەتێکی تەبیعیە، قسمەتێکی دەستکەنە. قسمەت دەستکەنەکەی 4 تەبەقەی هەست،
تقریبا کارە ئێرە لە معماری سەخرەیی تەشکیل بووە ئەگەرێتەوە بۆ ینی کارە معمارەکەی لە دەورەی ئەشکانیەکانەوە شروع بووە تا ئەواخرە دەورەی ساسانیەکان بعد موردی استفادەی ئێرە لە ئەسڵ ئەگەرێتەوە بۆ دەورانێک پیش از تاریخ ئەگەرێتەوە بۆ دەورانێک پیش از تاریخ جا عەرزم کردی ئێرە لە دەورەهای مختلفە استفادەی لێکریا زمانێ بە عنوانە قەلعەی نظامی بە عنوانە عیبادەتگا مسکونی ئێمە لە قسمت بینەکەیە عیبادەتگاکەیە کەتیبێکمانست لەسەر دەرگای تەبەقەی سیە لە هەراکلیس ناوی برندوسیا ئێرە ماڵ هەراکلیسە هەر کە لێرا بێ ئەمن و ئەمانە بعد ئێرە لە دەورای مختلفە تەغییرات فرە هاتە بەسەریا قسمت احتمالاً لە ئەسەر فەرساییشە و قسمەتێکی تەخریب بوێت ئەلان حدوداً احتمالی هەست 18 تاقی تەخریب بوێت لە مجموعە 7 تاقی لە حاڵ حازرە ئەم قسمەتە تەبەقەی سێومە لە سێ دانە وتاق تەشکیل بووە ئێرەیش ماڵە هەراکلیسە سێ دانە وتاقیس و ماڵە هەراکلیسە لە قسمەت بەعبەدەکەیە جا لە پێش سەر منە و چاڵەیەک هەست بە عنوانە ئەنبارە ئاو یا ئەنبارە غەلە احتماڵی ئیسفادەی لێکریا لەناو ئەم وتاقیلیشە چاڵەی لێکەس بازێکی گەورەکانی بە عنوان تەنور یا بە عنوان یەخچاڵ ئیسفادەی لێکریا یا چاڵە بوچکەکانی بەلەوە کە سوفاڵ کەشبی احتمالاً هەم ئاویان تیا جەم کردوێت یا اینکە مەسەن مەوادە غەزایی یا مەسەن مەوادە دارویی بە عنوان هاون ئیسفادەیان لێ قاتیان کردە بە یەکە جا کەرەفت و فرە قسمەتی شناسایی نەوە هێشتا مەسەن لە فرە تەشکیل بووە مەسەن ئەسێن بۆ تاو قسمەتە گەورە بڵاو هاتین ساڵن ئیجتماعات بوو دوای قسمەتی بە عنوانە زندان ئێمە پێژنی قسمەت زندان بعد قسمەتی لە تیەس تەبیعیەکان ئەوانیش احتمالی هەست باز ئیدامەی بێ هێشتا شناساییەوە کەرەفت و مێژووی زۆر کۆنی هەیە خود کەلمەی کەرەفت و لە زوان کوردی خۆمانە ینی داگیر کراوە یعنی جیەکە تەسەڕف کریا بعد باز وەختی لێ تریش کەرەفت و کەرەف بە مەنای پەرستشە توش لە کەلیمەی هەتاوە یعنی محل عیبادەتە خورشید جیەکە خۆریان تیا عیبادەت کردووە یعنی بوتم بە عناوین مختلف ئیسفادەی لێ کریا عیبادەتگا مسکونی حتا بازە وەختێک مردم ئەم منتەقە مردم بوومی مەسەن علوفەی حیوان و ئەمانی وتمان بە عنوان مسکونی مەسەن ساڵەکەی سەخت بووە تەوا بووە حتا هاوردیان لێرە پەنایان هاوردە بۆ ئێرە بە عنوان پەناگای ئیسفادەی لێکریا بازە وەختێک بعد ئێرە بە عنوانە هۆئیەت و شناسنامەی خۆمان ملەتە کورد ینی ئێمە ئەناسین فرە مهمە ئەشێ بە گشتمانە و بیپارێزین هۆشمان بوێت مەخسوسن ئەم بەحز یادگاری و ئەم نووسین و ئەمانە ئەشێ هۆشمان بوێت مەسەڵەن ئەم دار و دیوارە چون ئێمە بەقەو ئەم دیوارە و کولەن نەقش و نقوشێنە سەخرەیە مەسەڵەن گەوەزنە ئاهووە ئەسپە ئەمانە تەوای هەر دانەیە لە شتێ بەحسەکات ئەشکەوتی کەرەفت و وەکو یەکێک لە شوێنەوارە میلیەکانی ئێران لە ساڵی 1940 تۆماری نیشتیمانی کراوە و لەم چەند ساڵی دواییدا هەوڵەکان خراونەتە گەڕ تاوەکو میراتێکی مرۆڤایەتی ناوی لە ڕیزبەندی ناسراوترین شوێنەوارەکانی جیهان تۆمار بکرێت.